کێشەی کشتتوکاڵی نێوان هەرێم و بەغدا چارەسەر نەبووە. ئێستا نزیک دەبینەوە لە وەرزێکی نوێی کشتتوکاڵکردن، بەڵام خەمی جوتیارانی هەرێم چۆنێتی هەناردەکردنی بەرهەمەکانیانە بۆ بەغدا و پارێزگاکانی ناوەڕاست و باشوور بەهۆی ئەو ڕێگرێ زۆرانەی لە بەردەمیاندایە. ئەو بازگەی کەدان دراوە لە بینی مووسڵ و مەخمور حساب بۆ واژۆی قایمقایم و گونووسای قایمقای مەخموریش ناکات. برانی جوتیار لەوێ زۆریان خۆپیشاندان کردووە، زۆر لەسەر جادە وەستانوە. ئێمە لە حیوار و گفتوگۆدا بووین لەگەڵ هەم برافەلاحەکەمان لە مەخمور و هەمیش لەگەڵ محافەزەی مووسڵ قسەمان کرد. ئەو ڕێگریانی ئەوان ئێستا هێناوێت نەگۆڕێ بێگومان نەکە زیانە بۆ خەڵکی هەرێم کوردستان، زیانە بۆ شارەکانی تری عێراقیش، لەبەرەوەی ئەم ئاڵوگۆڕە بازرگانی کە پێویستە هەبێت لە بینی محافەزادا ئەوەنی هەر لە سوود پێ بگەێت لە ئیتر ئیسفادە بکایە خود نەکە، بەڵکو ئەم ئیسفادەیە کە دێتە پێشە لە هەردوو جانیب هەردوو لایە. بۆیە پێویستەکە لە ئێستادا تەنسیق هەبێت لە نێوان وەزارەتی کشتتوکاڵی هەرێمی کوردستان و هەروەها لیژنەی زراعە لە پەرلەمانی عێراق لەگەڵ وەزارەتی مەواردی مائی و وەزارەتی کشتتوکاڵی عێراق، بۆی ئێمە بتوانین ئەو ڕێگیرانەی کەوا لە بەردەم کشتتوکاڵی هەرێمی کوردستانە بۆ ناوچەکانی ناوەڕاست و خواری و عێراق ئەو کێشانە چارەسەر بکەین. لە هەموو حاڵەتەکانە ئێمە ئەتوانین بڵێن هەرێمی کوردستان ئاوهەوای زەویەکەی تەنانەت جوتیارەکانیشی بە شێوەیەکی باشتر و ئاوهەواکەی لەبارترە بۆ ئەوەی کشتتوکاڵ بەرهەم بێنێت. سەرۆکی لیژنەی کشتتوکاڵ لە ئەنجومەنی نوێنەران هۆکاری ڕێگرەکان بۆ بوونی بەرهەمی ئێرانی و تورکی دەگەڕێنێتەوە کە بەناوی بەرهەمی هەرێمەوە ڕەوانە دەکرێن. نعتقد أنه لا يمكن أن تحل المشاكل في هذا الموضوع ودعم الفلاحين في الإقليم إن لم يتم السيطرة. پێم وایە ناتوانین چارەسەری ئەو پرسە بکەین و پشتیوانی جوتیارانی هەرێم بین تا نەتوانین کۆنتڕۆڵی دەواازەکان بکەین. لەم بارەیەوە لیژنەکەمان میوانداری سەرۆکی دەستەی دەواازە سنووریەکانی کرد، ئەویش پێی ڕاگەیاندین کە لەگەڵ بەرپرسانی کوردستان زیاتر لە 150 کۆبوونەوەیان ئەنجام داوە و نەگەیشتون بە هیچ ڕێکەوتنێک. ئێستاش قاچاقچێتی بەردەوامە کە دەبێتە هۆی لە ناوبردننی ئابووری نیشتیمانیمان. بۆیە ئێمە داوامان لە حکوومەتی هەرێم کردووە لە ڕێگەی کۆنتڕۆڵکردنی دەواازە سنووریەکان هاوکاری جوتیاران و بژانەوەی ئابووری وڵات بێت. وهذا انعكس على القطاع الزراعي والصناعي والمنتج المحلي سواء كان في الإقليم. هەرچەندە لە ڕابردوودا چەند جارێک وەفدی وەزارەتی کشتتوکاڵی هەرێم هاتوونەتە بەغدا و کۆبوونەوە و بەڵێنی جیاجییان وەرگرتووە، بەڵام هەموو ساڵ لەگەڵ وەرزی نوێی کشتتوکاڵیدا کێشەکان تازە دەبنەوە. کارۆن محەممەد کورد ساد نیوس بەغداد.